ناوی ئەژەن محەممەد ساڵح بوو تمەنی تقریبان ئاوا بە دەوری 24 ساڵە چوو 25 ساڵە بوو ئەتر وەکو گەنجێکی ئەم شارە گەنجێکی ئەم وڵاتە هەر ئەبێ ڕێگەیەکی ئەگەر بتەوێت خۆشترین ژیان بژی بتەوێت خۆشێکی ژیان ببینی ئەبێ ڕێگەی هەندەران بگریت چونکە ئەم وڵاتیان کردووە بە قەبرستانێک بۆ ئەم خەڵکە لە گوێی گۆڕان ئەم خەڵکە هەرز مناڵێ بەخێو کە ئابێ بیرەوە کاتۆ بیشی نێرێتە دەرەوە لە بەرەوە تۆزێ خۆش بژی ئەم گەنجێش گەنجێک بوو زانکۆی تەواو کرد شاهادەی هێنا بێئەمەل بوو لە ژیان بێئەمەل بوو لەوەی کە خۆشیێکی ژیان ببینە مەجبور بوو ئەم ڕێگەی هەندەران بگرێتە بەر و بۆ سەلامەتیش ئێمە ویستمان بە وشکانی بڕوا لە بەرەوەی کە سەلامەت بێ ئەوەتر کەسپێکی گەورە بوو بۆ ژیانی ئەمە جێهێشت و بۆ هەموو بنەماڵەکەمان زەرەرێکی گەورە بوو لێ چونکە کوڕێک بوو کوڕێکی جێیس هەمووش جێ هیوایەکی ئەمە بوو چونکە کوڕێک بوو ڕازگۆ بوو کوڕێکی پاک بوو کوڕێکی بێدەنگ و کوڕێکی سەلار بوو گوێگر بوو بۆ هەمومان مەجبور بوو بە ژیانی خۆی بۆ تۆزی ژیان پێکەوە بنێ مەجبور بوو ڕێگەی ئەوروپا بگرێتە بەر تقریبان لە حوتی چوار و ئەوانە ڕێگەی ئەوروپایی گرتە ڕۆی بەرەو تورکیا لە تورکیاش ئەوە چەند ڕۆژێک ئێمە لە ڕێی تەلەفۆن و هەواڵی مازانی کە لە تورکیا تووشێم حادیسە بۆ بەرەو سەر سونور ڕۆشتووە حادیسەکە ئەوەی کە ئێمە بینیمان لە بەچکە پاسێکا بووە تقریبان 22 نەفەریتیا بووە کە شوێنی خۆی 10 نەفەرە 22 نەفەریتیا بووە عیلاج سەرکەوتۆ ڕێگەی وشکانی بگرێتە بەر بۆی ژیانێکی خۆش بەکار سەلامەت بگاتە ئەوێتر مەکینیاتۆ تشیان تراکتۆرێک خۆی پیا کێشاوە.